لە پۆلی 6 ئەوم بەبیرە پۆلی 5 پێم وایە ژوورێک تایبەت بە خۆتە بوو کە ژووری ئینگلیزی بوو حەزمان دەکرد زوو وانەکەی تۆ بێ وانەی وەرزش تەواو بێ ئێستاش لە بیرمە پۆلی 6 دوای وانەی وەرزش ئینگلیزی بوو ئەمە زووتر خۆم دەگۆڕی بۆ ئەوەی زووتر بێمە کلاسەکەت و پۆلەکەت دابنیشتم و شوێنێکی خۆش بۆ خۆم دەستنیشان بکەم لە پێشی پێشەوە دابنیشتم ئەوەی زۆر گرنگ بوو وەکو مامۆستاکانی تر نەبووی بە سیدی و بە کەلوپەلەوە داهاتێ ژوورەوە فلاش کارد و سیدی و گۆرانی و تەلەڤیزۆن و جاری وا بە ئەو شتانت بەکاردێنە پێم بڵێ ئەو شێوازت بۆ بەکاردێنە و ئایا سوودی هەبوو بۆ قوتابیەکان لایانی زانستیان بەرز دەبەوە نمرەکانیان بەرز دەبەوە پێی فێر دەبوون و قسەیان باشتر دەبوو لە ڕووی قسەکردنەوە بە زمانی ئینگلیزی خۆی زۆر جار ئەمن هەر دەڵێن مامۆستا نابی وشک و برنگ بێ وشکەکە قەزمان چییە؟ ینی بەس دەرسەکەی برێەوە وەکو بە بەغای فێری تەڵەبەکان بکەی ئێستا ئەگەر تورنەوەین منهەجی پێش سەنڕایزی کەم ئینگلیزیم بۆ تۆ لێ باسی دەکەم نیو ئینگلیش کۆرس بوو طبعاً زۆر ممیل بوو بێزارکەر بوو یەکجار بەس دەتگوتەوە تەڵەبە لە دویان دەگوتیەوە ڕسم شتی کەم تێدا بوو دەبا تو شتەچی وا بکەی مامۆستا شتەچی وا بکە ئەو تەڵەبەی دەرسەکەی خۆش بێ ئەو دەچمان دەکرد گۆرانیمان بە هەتا نوکتەشم لە جێڵینەوە گۆرانیمان دەگوت تەمسیلمان زۆر دەکرد ئەبەونەوە ئەی تەڵەبەکان حەزیان لە دەرسەکەی بوو بەس ئەگەر وەمان نەکرد بە ئەو دەرسە بێزارکەر بوو تەڵەبە هەر حەزی لێنەوە بێتەوە ژێرێ جاری وا هەبوو شاغرمان هەبوو تەڵەبە شاغری هەبوو دەهادێ و مامۆستا توخوا وەرە ئەتو ئینگلیزیمان پێ بێ لەبەر چ بوو دەرسەکەی حەز لێ بوو ڕاست ئەو هۆکارانە بەس بەجددی ئەم دەڵێم مامۆستا وەسائلی زۆر بەکاربیێنی وەسائل شتی مەلموسە دەست لێ دراوە ئەگەر شتی بەرچاو بەکار نێنی تەڵەبە قەت زەوقی ناکەوتە سەر دەرسێ نە دەرسەکەی خۆش دەوێ نەوانەکەی خۆش دەوێ ئەوزی زۆر جار مامۆستا هەیە دەڵێ من ڕسمەکەی پێنیشاندم ئەتو هەتە شتێک لە سەفێ هەبی بتانی دەستی بدێ لەبەر چاویان بی زۆر باشترە لەوەی کە ئەتو ڕسمەچیان پێنیشان بدەی دەتوانێت ئەوە زیاتر لێ بیریان دەمێنێتەوە زووتریش فێر بەتەکید هەروانە چیش چێش بەخش بوو تەڵەبە قەت لە بیری ناکە ئەوە ئێستا تو چەند ساڵە دەلەیوانەکانی توم لە بیرمایە سەبەبەکەی چییە؟ لەبەرەوەی حەز لە دەرسەکەی بوو لەوانەیە وەسائلیان گەمک یان تەمسیلێکی جوانمان کردیە وەی کردی ئەتو لە بیرت نەچیتەوە